پارلمانتر دم پارتی عمر اوجلان که برازی ریبری پککی عبدالله اوجلانه بحثا داوی هفدیتنا خواه و آپی خواه اوجلان کر. عبدالله اوجلان 40 دقیقه بحثا سوری و روجاوای کردستانی بحثا هریما کردستانی بحثا روجلات کردستانی کریه. دوی هفدیتنه دا عبدالله اوجلان ایرش حال سر علویان سوری شرمزار کریه و گوتیه اوجبر کشتنا علویان گلک عاجز بویه. تشتكي وهانا بد بيجا او كومكوجين كل دجي علويان لسوري تشيبونا اوجلان راس نابينا ودفي نيكرن ريباري باكاكي جبرازي خوا عمر اوجلان برسكريا چند کس هاتنا کشتن دناوا واندا جنو زاروك هبونا يانا عمر اوجلان گوتيه در دورا 2000 کس هاتنا کشتن دوی هفدیتنه دا عبدالله اوجلان گوتیه دوی مافن علوی و درزیان ورم پاراستن او جی دکارن ریو بریه که خسر وکه یا کردان آوا بکن کرد علوی و درزی دکارن پیواندین باش چه بکن ناف برا خدا و بتا آواهی هبونا سیستمین وکه ین داعش جی دوی لسوری قبول نکن بردوام دکن گنده فیسه تماشوان هجرا گنده فیسه هیا گندکی گریدای لجه لآمده الباکور کردستانیه لوی گندی دمالکه دا بری 47 سالان پارتیا کارکرین کردستانی پککی هاتبو آوا کرن هفکار ما هیویدار احمد چوه ماله پروگرام که جوان چیکر دیروکه هندزانن لوی داره دوی خانی بچوک دا عبدالله اوجلان و کسروک پککی هاتبو هل بجارتن هیویدار احمد ده چه جم کسکی که بشتاری یکمین شر پککی بویه ناویوی سفری ده بیجه اگر ولات ما نداگیر کریبا ما شر ندکر ده بیجه مش شر حزناکن به هفره ده چند جای کلی که یک شر دست پیکه ین پککی و ارتش ترکیه لوی جایی چی بویه سفری برای خود ده وی جایی و جهیویدار احمد را ده بیجه اگر اف جیا با آخفه و بحثا شر ما بکه خانوەکە بچووکە بەڵام مێژوویەکی گەورەی تێدا دەست پێ کراوە زیاتر لە 40 ساڵە دەوڵەتی تورکیا پێوە گیر و دەبووە لەم خانوەدا لە گوندی فیسێ سەربەدەڤەری لجێ گرێدراوی ئامەد هەندێک گەنج کوبوونەوە و یەکێک لە کاریگەرترین ڕەوتی سیاسی لە باکووری کوردستان تێدا لەدایک بوو بەرامبەر خانووەکە بارەگایەکی سەربازی تورکیا لەسەر گردێکی گەورە هەیە تەنیا شەقامێک دەکەوێتە نێوانیان وەک ئەوەی پێمان بڵێت چ شەڕ بێت یان ئاشتی زۆر لە یەکدی نزیکەن لەم خانووە سادەیەدا ساڵی 1970 دروست 47 ساڵ پێش ئێستا پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دامەزرا هەر لەم خانووەدا عبدالله اوجلان بوو بە سەرروکی ئەو حیزبە کە لەم خانووە دەرچوون بڕیاریاندا خەباتی چەکداری دژی دەوڵەتی تورکیا دەست پێ بکەن خانووەکە هەر خۆیەتی مێژووی ئەو حیزبەیە هەندێک گۆڕاوە لەبخ کراوە بەڵام ئەینی خانووە عبدالله اوجلان کە لەم خانووە بۆ بە سەرروکی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کە ئێستا لە ناو گرتوخانەی دەوڵەتی تورکیادایە دەڵێت کاتی بێدەنگکردنی تڤەنگەکانە و دەبێت دیالۆگ و قسە بکەین پەکەکە کە لێرە دەرچوو بڕیاریاندا شەڕ دژی دەوڵەتی تورکیا دەست پێ بکات یەکەم فیشێکیش بتەقێنرێت لە دەڤەری سێرتێ و شەمزینان بووە دەچینە شەمزینان یەکێک لەو چەکدارانەی پەکەکە دەبێ ببینین کە بۆ ئەوێ ڕۆژێ شەڕیان کرد لە دژی دەوڵەتی تورکیا و ئێستا دەبێ ڕێی ئەو چی بێتن کە سەرروکی پەکەکە داوا ئەکات تڤەنگی ئەوێ ڕوژێ و ئێستا بێدەنگ بکرێتە ئەمە خۆیەتی سەفەری چێروکەکە هەمووی لای ئەوە ئەف شەڕەوە چی کرد وە دەست پێ کرد ساڵی 1984 لە دژی سوپای تورکیا چەکی هەڵگرت شەڕەژی دەست پێ نەکرد پیشنهاد دیگه اولی چند سال بود؟ اولی 40 سال. 40 سال و بو چی کرد؟ یعنی
Rejima kendi evren hatmıyor faşizm. Her tişti Kürt imha kirmiyor. Mecburi hiç çare nemaya. Ama Ev nebû. bu da همه valla. Hiç kere hatin. Pişte ve ayki. Pişte gönderi hay. Ev çiyaya şahide ve bu ne? Evet. Heka baxı ve dev çi bêjitin. Evet ya Hamid. Çi zulüm diti bir Kürt'e همه zane. Ev çiyaya. Çi bêjne eve? Ya gelin bini. Kelê. Evet. Zamanı. Eger baxı ve behsa şerê ve bikir. Mutlaka. سرکومار ترکیه رجب طیب اردوغان دبیجه اوی سبه لگل شاندا امرالیا دم پارتی بجوه و پیواجویا ترکیه به ترور گوتو بیش بکن. اردوغان ایرو ده جوینا پارتیا خو اک پارتی ده لسر روژه ترکیه آخفی. روشا سیاسی بویرین داویه که و داویل ترکیه چی بونه همو ببرن نرخاندن. گوت روژه وان یا سرکه پیواجویا آشتیه. امی بنیرن که اوی سبه چه جوینا دم پارتی و سروک ترکیه اردوغان در کفه. Terörsüz Türkiye hedefi gibi ülkemizin geleceği açısından Mijar û armanca me Tirkiyeya bê terûrek û ji bo sibaroja Tirkiye gelek girîng e. Weke hevpeymaniya cumhur em bi hişyarî û bi sabreke mezin birêve dibin. Bi hêviya Xwedê em ê vê pêvajiyê bi xêra welatê xwe beencam bikin. Sibê ez ê şanda dem partiyê pêşwazî bikim û li gel wan hevdîtinekê bikim. Her wiha em ê îradeya xwe ya gihîştina armanca Tirkiyeya bê teror jî diyar bikin. Kürdüyle Em ê li ser hewla xwe berdewam bin ku bi Kurd, Türk, Ereb, Elewî û Sunniyan re li welatê xwe û li navçeyê jî aramiyê dabîn bikin. topraklarımızda huzuru hakim kılmak için gayret göstermeye inşallah devam edeceğiz.